ئازانی مە دووبارە سڵاوتان نەبێت و لەگەڵتان بەردەوامین وکو لە سەرەتای بەرنامەکەیە باسمان لەوە کرد کە ئەمڕۆ کورسات مەگەزین تایبەتە بە یادی کارەسات و تاوانی کیمیابارانی هەڵەبجە. ئێستا خاتونێکی هونەرمەند لە نێو کورسات مەگەزینە باز لە هونەرەکەی خۆی کات باز لەوا کات کە ئەو لە ڕێگەی هونەری سترینگ ئارتەوە مێژوو دەنووسێتەوە، باز لە ئازارەکانە کات، باز لە ئازاری گەلی کوردەکات و باز لەو ڕۆژە شوما کات کە لە ساڵی 1970 و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ 38 ساڵ بەر لە ئێستا کورد پیایدا تێپەڕیوە. ئەو لە یەکێک لە دیمەنە پڕ لە ئازارەکانی ئەو کارەساتە ئەو تاوانە گەورەیە دەنەخشێنێت لە ڕێی هونەری سترینگ ئارتەوە. ئەویش خات و چاوەندانایە خەت و چاوان سڵاوت لەبێ و زۆر بەخێر. زۆر سپاسانەکەم. سەرەتا هاوخەمی خۆم دەرەڕم بۆ کەسکاری شەهیدان لە یادی 38 ساڵەی کیمیابارانی هەڵەبجەیە بۆ هەموو کوردستانیان و کەسکاری شەهیدان. من ئەم ساڵ لە میادەیە ویستم تابلۆیەک دروستکەم تایبەت بێ بە هەڵەبجە. من لەسەر تای دەست پێکردمەوە لەم ئیشە لە خەیاڵ مابووە کە ئەم تابلۆیە دروستکەم، بەس ئەمیست شتێک دروستکەم کە بمێنێتەوە کە شایەن بێ بەو یادە و بەو مناسبە بەو بۆنێ. دەست خۆش بێت. چی وای لێ کردی کە ئەم هونەرە ئاڵۆز و وردەکاریە هەڵبژێریت بۆەوەی کە ئەو هەستە قوڵەی خۆتی تیا دەرببڕیت و یەکێک لە دیمەنە پڕ ئازارەکانیش هەڵببژێریت، یەکێک لە دیمەنە پڕ ئازارەکانی ئەو ڕۆژەی شاری هەڵەبجە هەڵبژێریت بۆ نەخشاندنی تابلۆکەت؟ من خۆم ماوەی 6 ساڵیش لەسەر هونەری پەت و بزمارەکەم سترینگ ئارت و هەوڵیشمیاوە زۆربەی کارەکانم تایبەت بێ بە کوردستان و مۆرکێکی کوردەواریان پێوە دیار بێت و بۆ ئەم ساڵیش تابلۆی ئەمەری خاوەرم هەڵبژارکەوە وەکو سیمبولێکی هەڵەبجێ و یادی کیمیابارانە و لەم تابلۆیشا من 5,000 بزمارم بەکارهێنا وەکو گیانی شەهیدان کە 5,000 شەهیدمان هەیە لە هەڵەبجەیە. بەم شێوەیە دروستم کردووە کە بە ڕسمەکەەوە و بە باگراوندەکەەوە کە بزمارم داکتووە کە هەمووی ئاماژاکە بە گیانی شەهیدان 5,000. باشە. ئەمەری خارۆ خاوەرکە کۆرپەکەی لە باوەش گرتووە، تۆ ئەم تابلۆیت نەخشاندووە، ئەم کارت کێشاوەتەوە، چه هەستێکت هەبوو لە کاتی کارکردنت لەسەر ئەم تابلۆیە؟ هەستێکی زۆر ناخۆشم هەبوو. یعنی ئێمە وەکو کورد هەموو خێزانێکمان بەلایەنیکەمەوە هەمووی شەهیدێکمان هەیە، منیش بۆ خۆم هەر شەهیدمان هەیە و لە خێزانی خۆمانە شەهیدمان هەیە و بەڵام ئەمەیان وەکو سمبولی هەڵەبجەیە هەڵم بژارد. هەستێکی زۆر ناخۆش بوو بەتایبەت لە کاتی دروستکردنی کۆرپەکەیە، ینی دڵێکی ئەویست کە ئەو بزمارانە داکتم لەسەر دەموچاوەکە و دروستی بکەمەوە، بەڵام ویستم هەروەکو هونەرێک پێشکەشی کەم بەمیادە. دەست خۆش بێت. چەند کاتی ویست نەخشاندن و تەواوکردنی تابلۆکە؟ ئەوەندەی ئاگادار بم ئەمڕۆ تابلۆکە تەواو کردووە و نیوەڕۆ ئاگادار بووین کە تابلۆکە تەواو کردو و پێمان خۆش بوو کە نمایشی تابلۆکە لە کورسات و لە بەرنامەی کورسات مەگەزین ئابێت. کاتی زۆری ئەوێت بۆ بەتایبەت بۆ ئەم تابلۆیە کە 5,000 بزمارم بەکارهێناوە، نزیکی من مانگێکە ئیشی لەسەرەکەم، ئیتر ڕۆژانە 6 ساعتێکم بدانا بوو لە مانگەیە. ئەمڕۆ تەواو بوو، پێشەوەی بێمە بەرنامەکە و پیشانی ئێوەمیە تر بەم شێوەیە دەرچووی هیوادارم بە دڵی هەموو لایەکیش بێت. پێ دوایە کە سوکاری شەهیدان کاتێک تابلۆکەی تۆ ئەبینن تا چەند هەست بە دڵخۆشی بکەن کە کەسێک هەیە کە ئەنەوەی ئێستا هەرچەند لە هەر هونەرێکا لە هەر کایەکە کار بکەن بەڵام هەرگیز مێژووی نەتەوەکی خۆیان لەبیر ناکەن. ئێمە نابێت قەت مێژووی خۆمان لەبیر بکەین، لە هەر بوارەکایش بکەین بێ خزمەت بە کوردستان بکەین و شەهیدانی هەڵەبجەشمان قەت نابێت لە یاد بچێت. و من خۆشم کە سوکاری شەهیدم و خاڵم 5 شەهیدی هەبووە و خۆشی ئێستا لە ژیانە نەماوە بەداخەوە مامۆستا فەخرەدین، بەڵام دڵنیام کە هەمویان دڵیان خۆشە بۆی کە هەر یەکێک لە ئێمە هەوڵێک ئین بە هونەرەکەی خۆی بێ بە ئیشەکەی خۆی بێ خزمەتێک بکات و ئەم یادە بکاتەوە. قورسترین بەشی تابلۆکە کوێی بوو؟ چ بەشێکی تابلۆکە زۆر قورس بوو، زۆر کاتی گرتیت و پێت چوو تاکو لەو بەشە دەرچیت؟ جامانەکە زۆر وردەکاریەویست. باشە. چونکە ڕسمهینە جامانە خۆمەزانی نەخشێکی وردی هەیە، ئەجا ئەوەن من بۆیە بیکەم بە پەت و بزمارێکم ئەو وایە زۆر ئیشی لەسەرکەم تا تقریبەن وەکو خۆی دەرچێتەوە. دەستێ خۆش بێت. باشە، ئەمە یەکەم وێزگەی تابلۆکەیە کە لە کورسات مەگەزینەوە نمایشت کردووە، پێشکەشەکەیت بە هاوڵاتیانی شاری هەڵەبجە و پێشکەشێکی بە هەر کوردێک لە کوردستان و هەر کوردێک لە هەر شوێنێکی ئەم دنیای بێت.
کۆتا وێزگەی تابلۆکە کوێ بێت؟ واللهی لە پلان ما بوو کە لە مۆنومنتی هەڵەبجە داینین بەڵام تا ئێستا نازانم کە کەی بەموو چۆنە بێت. تا ئێستا خۆت یەکلا نەکردوتەوە کە خۆم یەکلا کردوەوە بەس نازانم تۆ چۆن قبوڵیەکەن و چۆن ئەتوانم لەوێ داینم. کەواتە پێت خۆشە لە بەڵێ، مۆنومنتی هەڵەبجە تابلۆکەت بەڵێ، نمایش پێشکەش بکرێت و دەکەم. لەوێ پێشکەشی بەڵێ. مۆنومنتی هەڵەبجە بکەیت. بەڵێ. دەستە خۆش بێ خات و چاوان زۆر خۆشحاڵ بووین. سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ ئامادەیت و کارێکی زۆر زۆر جوانت سوپاس بۆ پێشکەش میوانداریتان. بە هەر کوردیە کردووە. سوپاس بۆ ئێوەش. دەستە خۆش بێ، سوپاس بۆ تۆ. سوپاس.